هەر کەسێک ماڵی حەرامی خوارد پێی لە ڕاستە شەقام دەخلیسکێت تووشی گوناه و تاوانی زیاتر دەبێت. سەهلی توستوری دەفەرمێت ئەو کەسەی کە ماڵی حەرام دەخوات ئەندامەکانی تووشی گوناه و سەرپێچی دەبن جاری وا هەیە بەخۆشی نازانێت. ئەو کەسەی کە ماڵی حەرام دەخوانەتان بینیوە تووشی درۆژ دەبێت، تووشی شەڕ و هەراش دەبێت، تووشی بوختانیش دەبێت، تووشی جۆرێک لە شەرعاندنیش دەبێت جاری وا هەیە، تووشی ئەنواع و ئەشکال گوناه و تاوان دەبێت بەهۆی حەرامەوە. لەبەرەوە بزانە کاتێک ماڵی حەرام دەخۆیت ئەوەندە خراپە ئەندامەکانت تووشی گوناه و تاوانی زیاتریش دەبن. بزانە بەخوا ئەو کەسەی کە حەرام چۆ ناو قورگی و ناوسکی ئەو زمانەی ڕاز نابێت، چاوەکانی ڕاز نابێت، دەستی ڕاز نابێت، تووشی گوناه و تاوانی زیاتر دەبێت. بۆیە زانایانی سەلەف فەرموویانە لە عقوبەی گوناه و تاوان ئەوەیە هەر کەسێک گوناهێکی کرد تووشی گوناهی زیاتر دەبێت. ئەگەر وەریانە بێتەوە بە نەکا پێی دەخلیسکێت نایەتەوە سەر ڕاستە سەقامی ئیسلام. بزانە وەختێک گوناهێک دەکەی لە گەورەی ئەو گوناهە و لە سەزای ئەو گوناهە ئەوەیە تووشی گوناهی زیاتر و لادانی زیاتر دەبێت. نەتانبینی وە سیارەیەک کە لەسەر جادەیەکی قیر لا دەدات کاتێک دەچێتە سەرخۆڵ دوایی ئەگەر وریانە بێ خۆی پێنایەتەوە سەرجادە قیڕەکە تووشی هەڵدێران و وەرگەڕان دەبێت. ئەو کەسەشی کە لە ڕاستە شەقامی ئیسلام لا دەدات ئەو کەسە پێی دەخلیسکێ تووشی ئەنواع و ئەشکال گوناه و تاوان دەبێت. وا بە ئاسانی نایەتەوە سەر ڕێگای ڕاست وریا بە ئەی ئینسان وەختێک حەرامێک دەکەی وەختێک گوناه و تاوانێک دەکەی و حەرامێک دەخۆی بزانە ئەوە تووشی لادانی زیاترت دەکات، خوا پەنامەدات تووشی گوناهی زیاترت دەکات. ئەنجا ئەگەر پێت خلیسکە تووشی هەڵدێران دەبی وریا بە گوناه بە هیلاک بەرە ئینسان بە هیلاک دەبات کە تووشی گوناهێک بی بە گوناهێک و دوان و سەیان ڕاناوەستی. نەتان بینیوە ئینسانی وا هەیە گوناهێکی گچکە دەکات دوایی گوناهێکی گەورە دەکات دوایی دوان و سەیان دەکات دوایی لەو سەریەوە دەیبینی نایەتە مزگەوت و جەماعەت و جومعەش ناکات دوایی دەیبینی تەنانەت نوێژیش ناکات. ئەوە عقوبەی گوناه و تاوانە وریابایی ئینسان.